Всім доброго ранку, українці. Зараз в мережі дуже багато з'явилось دوو ڕۆژ دوایەوەی رووسیا هێرشی کردە سەر ئۆکرانیا، سەرۆکی ئۆکرانیا ڤۆلۆدیمیر زێلەنسکی بە مۆبایلەکەی ڤیدیۆی خۆی لە کیڤی پایتەخت کرد بۆ ئەوەی ئەو هەواڵانە ڕەت بکاتەوە کە لە ترسا وڵاتەکەی جێهێشتووە. لەو کاتەوە زێلەنسکی نزیکەی هەموو ڕۆژێک دەرکەوتووە و قسەی بۆ کۆنگرێسی ئەمریکا و پەرلەمانی وڵاتان کردووە. پسپۆران دەڵێن کەم کەس پێشبینی ئەم بوێریەیان لەو کەسە تەمەن 44 ساڵەیە دەکرد کە پێشەوەی ببێتە سەرۆک ئەکتەرێکی کۆمیدی بوو. Don't know if you recall, but the week before the invasion, نازانم بیرتە یاخودنا، بەڵام هەفتەیەک پێش داگیرکردنەکە بۆ چوونی زۆر توون دژی زەڵەنسکی هەبوون. دەگوترا ئەم کەسە کۆمیدیە کەوتوەتە بارودۆخێکەوە کە لە دەرەوەی توانایەتی. خەڵک دەیانگوت ئۆکرانیا چەند گوناحەکە گاڵتەبازێکی وا سەرۆکەکەیەتی. ئەو بۆ چوونانە هەرزوو کاتیان بەسەر چوو. لە دنیادا کەس نازانێت کێ هەڵدەستێتە سەر پێ و ئامادەیە ڕووبەڕووی بربەستەکان ببێتەوە. پێشەوەی بچێتە سیاسەتەوە زێلەنسکی کەسێکی سەرکەوتوو بوو لە بواری فیلم و بزنسدا. براوی پرۆگرامێکی پێشبڕکێ بوو کە تێیدا ئەستێرەکان سەما دەکەن. پسپۆڕێکی دیکە دەڵێت ئەم خاکی بوونەی لە نێو خەڵکدا خۆشەویستی کردووە. وەکو دەزانیت دوای ئەوەی بڕوانامەی یاسا بەدەست دەهێنیت دەچیتە بواری تەرفیهات و کۆمپانیایەکی سەرکەوت و دروست دەکات. بۆیە ئەزمموی هەمەجۆری لە ژیاندا هەیە بە هۆی ئەمەشەوە توانیوێتی خەڵکێکی زۆر لە خۆی کۆ بکاتەوە، چه ئەوانەی کەنەوەی کۆنن یاخودنەوەی نوێ. لە زنجیرە درامایەکدا بە ناوی خزمەتکاری خەڵک زێلەنسکی ناوبانگێکی زۆری پەیدا کرد. لەو درامایەدا ڕۆڵی مامۆستایەکە بینێت کە دژی گەندەڵی قسە دەکات و خۆی دەپاڵەوێت تا ببێتە سەرۆک. ساڵی 2019 ژیان لاسایی هوەری کردەوە کاتێک زێلەنسکی بە زۆرینەی دەنگەکان هەڵبژاردننی ئۆکرانیای بردەوە و بووە سەرۆکی وڵاتەکە. کاتێک یەکەم جار چاوم پێکەوت ساڵی 2019 بوو، زۆر بەجۆش بوو، زۆر متمانەی بەخۆی هەبوو، تەنانەت هەندێکیش ئاگیاڵیست بوو لەبارەی ئەو شتانەی دەیویست وەدەستیان بهێنێت. زێلەنسکی ئەو سەرکردەیە کە زۆر کەس بە کاریزمایی سەیری دەکەن کە چاوی لە داهاتووە و دەیەوێت گۆڕان بهێنێتە ئاراوە. لە هەڵبژاردنەکان بەڵێنی گواستنەوەی ئۆکرانیایی بۆ ئاسێکی نوێی پێشکەوتن و گەشە سندنی ئابووریدا دەیوێت کە ڕابردوو وەلا دەنێت و داهاتوویەکی نوێ دروست دەکات. بە گوێرەی قسەی پسپۆڕێک زێلەنسکی چۆتە ڕیزی سەرکردە مەزنەکانی جیهانەوە وەکو ئەبراهام لینکن و جۆن کەنێدی سەرۆکەکانی پێشووی ئەمریکا کە لە ژیانیاندا ڕوبەڕووی قەیرانی مەزن بوونەتەوە و سەرکەوتوانە مامەڵەیان لەگەڵدا کردووە. شتێکی ناوازە نییە بۆ سەرکردەیەک لە ئاسێکی هێندە گەورەدا ئەم ساتە یەکلا کەرەوانەی هەبێت. بۆ نمونە لینکن لە سەردەمی شەڕی ناوخۆی ئەمریکا کەنەدی و قەیرانی موشەکی کوبا ئەو ڕووداوانە خەڵک کۆ دەکەنەوە. هەندێک تایبەتمەندی کەسەکان گەورە دەکەن لەو ساتەدا دەدرەوشێنەوە. بۆیە سەرکردە دەبینیت سەرهەڵدەدات و تا ڕادەیەکی زۆر وەکو کەسێکی ئەفسانەی لەو ساتانەدا سەیر دەکرێت. پسپۆران دەڵێن بڕیاری زێلەنسکی بۆ مانەوەی لە ئۆکرانیا و بەرگریکردن لە وڵاتەکەی ئەو جیاوازیی دروست کردو بۆ سوپا و خەڵکی وڵاتەکەی کە دژی یەکێک لە بەهێزترین وڵاتەکانی جیهان کە رووسیایە بجەنگن. بۆ سندی سەین، نامۆ عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.